خەتەنەکردن دیاریدەیەکی کۆنە لە کۆمەڵگاکانی باکووری ئەفریقا و زۆربەی وڵاتانی ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەندێک لە وڵاتانی ئاسیا. ئەم دیاریدەیە مێژوویەکی کۆنی هەیە. خەتەنەکردن لە کۆمەڵگا دواکەوتوەکان و لە کۆمەڵگا کۆنەکانە زۆر دیاریدەیەکی بەربڵاو بووە و هەبووە و تا ئێستاش بوونی هەیە و هەیە. ئەم دیاریدەیە لە ناو کوردستانی خۆشمانە هەبووە، لە تقریبەن لە 30 وڵاتی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیایە لە چەند وڵاتێکی تریش بوونی هەیە. مێژووەکەی زۆر کۆنە. هەندێک لە مێژوونووسان ئەڵێن گوایە لە سەردەمی فیرعەونەکانەوانێ ئەمە لە میسر سەرچاوی گرتووە لەوێەوە هاتووە، بەڵام بەنسبە هەرێمی کوردستانەوانێ ئەم دیاریدەیە لە هەرێمی کوردستانانە بۆ پێش هاتنی ئاینی ئیسلام. لە دوای هاتنی ئاینی ئیسلامەوە ئەم دیاریدەیە لە هەرێمی کوردستانە سەری هەڵداوە بڵاو بۆتەوانێ بەڕێژەیەکی زۆر. ئەم پرۆسەیە ئەنجامە درێ لە ناو ماڵەکانە بۆ مێینە. بۆ نێرینە سونەتە و ئەیکەن بە شایە و لۆغان و زۆریان پێخۆشە بێ کە بۆ نێرینە خەتەنە ئەکەن. ئەڵێن خەتەنە سوورانە ئێمڕۆ لەبەرەوەی نێرینە خەتەنە ئەکەن، بەڵام بۆ مێینە بەدزێەوە خەتەنە ئەکرێ لە ماڵەکانی خۆیانە لەلایەن ژنێکی ناو گەڕەکەکە ناو دێکەوانێ هەڵەسێ بە ئەنجامدانی ژنێک کە لە تەمەنا بێت و شارەزایی هەبێ وەکو خۆیان ئەڵێن بە ئەنجامدانی ئەم پرۆسەیە. ئەم پرۆسەیە لە ڕاستیە سەقەتکردنی زاوزەی مێینەیە و ئەم پرۆسەیە لێدانە لە شکۆی مێینە، بەڵام ئەوان بڵێن باو بە پیرانی کۆن یاخو قەدیم ئەمەیان بە شکۆمەندی زانیوە بۆ ژنان، گوایە بە خۆماڵی ئەکەن، گوایە شەرەفی ئەپارێزن، گوایە کەرامەتی ئەپارێزن بۆ ئەوی شەرەفی خێزانەکە بپارێزن. وەکوەزانین لە کۆمەڵگا دواکەوتوانەیە پاراستنی شەرەف لە ژنا کۆکەنەوە. من نامەوێ لەسەر ناحێدیانێکی قسە بکەم، بەڵام هیچ دەقێکی قورئانی پیرۆز لەسەر ئەم بابەتە نییە و ئەو سونەت و فەرمودانەش کە هەیە لەسەر خەتەنەکردنی مێینە زۆر لاوازن، جێگەی ئەوە نییە کە ئاعتیمادی بکرێتە سەر. بە پێچەوانەوە ئەمە زیان زۆر بە ژنانەگەیەنێ. لە کاتی خەتەنەکردندا زۆر جار ژنەکان کچەکان تووشی هینە بن، نەزیفە بن، تووشی خێمبەربوونە بن، جاری وا هەیە تووشی سترێسێکی وا ئەبن کە دڵیان پەلەکات و ئەبورێنەوە. هەندێک جاریش ڕووی داوە هەچەنە زۆر دەگمان بۆ خەڵقیتیان بردووە و لە ئەنجامیشا تووشی ئیلتیهابە بێ، هەوکردنەکە، تووشی ئیلتیهابی زاوزێ ئەبن، ناشێبن بۆ دکتۆر، ئەمێنێتەوانێ بەو دەردەسەریەوانێ. ئەمە زۆر جارە بێتە هۆی نەزۆکی، ئەبێتە هۆی نەخۆشی قورس و گران لە ڕەحم و لە میزاڵدانە بۆ ئەو ژنە، جگەلەوەی کە حاڵەتێکی دەرونی قورس لەسەر ژنەکە بەجێهێڵێ، لەسەر ئەو کچە تووشی حاڵەتێکی دەرونیە بێ کە بە درێژایی ژیان لەگەڵیە ئەمێنێت. ئەم دیاریدەیە ڕێگری لێ کراوە لە ساڵی هەفتاکانەوە، هەوڵ دراوە بۆ بەرگریکردن لەم دیاریدەیە و یونیسێف لە ساڵی 1986 شوباتی دانا بە ڕۆژی بەرەنگاربوونەوە دژی تونتوتیشی خەتەنە. تەمەحەن تونتوتیژی خۆی ئەچێتە چوارچێوەی پێشێلکردنی مافی مرۆڤەوە و ئەچێتە چوارچێوەی پێشێلکردنی مافی مناڵی شەوانێ، چونکە ئەو تەمەنەی کە خەتەنەکردنی ژنانی دیاڕۆیە تەمەنی مناڵە. بڵێن هەفتەی یەکەم لە دایکە بێ، ئیتر لە دوای ئەوەوانێ هەتاکو 14 ساڵ خەتەنە یەکەن. جاری وا هەیە لە 15 ساڵیشەوە بۆ 49 ساڵ هەر خەتەنە کراوە، کوتویانە گوایە ئاوی دەستی حرامە. ئەو تەمەنە هەندێکی تەمەنی مناڵیە کە خەتەنەی تیاکرێ، بۆیە ئەمە دژی مافەکانی مناڵە، دژی مافی مرۆڤیشە. لە عینەن کاتیشە تونندوتیژیە، تەندوتیژی جەستەیی و دەرونیە بەرامبەر بە ژنان ئەنجامە درێ. بۆیە لە ساڵی هەفتاکانەوانێ ژنانی نەتەوەی گرتوەکان و ژنانی جیهان هەڵێنەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەوە و یونیسێف کاری لەسەر ئەوە کردووە لەگەڵ ئاژانسی بڵێن تەندروستی جیهانی، هەوڵی ئەوەیان ناوەکە ئەم دیاریدەیە زانیاری وشتی خەڵقی لێ وشارکەنەوە کە ئەمە دیاریدەیەکی خەتەرە کە نابێت بکرێت کە زیان بە خەڵق گەیەنێرێ. بۆ ئەو مەبەستە لە ساڵی 1989 المتحیدە بڵێن نەتەوەیە گرتوەکان چیان دانا، 6 شوباتیان دانا ڕۆژێک وەکو ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی تونندوتیژی خەتەنەکردنی ژنان. ئەم دیاریدەیە ڕووی لە کەمی کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە مەقسەدیستا ئێمە ئامار هەیە لە ساڵی 2016 2 ملیۆن ژن زیاتر خەتەنە کراون و ڕۆژانە
بەڵێن ساڵانە نزیکەی 400,000 بۆ 500,000 ژن خەتەنە ئەکرێ لە هەموو جیهانە تاکو ئێستاش هەوڵ براوە وشیاری بن بە خەڵک تێبگەێنن کە ئەم دیاریدەیەکی هەڵەیە زیان بە ژنانە گەیەنێت وەکوتمان زیانی تەندروستی زۆرە زیادی تەندروست جەستەیی هەیە تووشی نەخۆشی دەرونی ئەکا کۆمەڵێ خوتوڕەت و هەندێکجا تووشی نەزۆکی بۆ ئەو ژنە لە ئەنجام ئیلتیهاب زۆرە کە تووشیان بووە بەڕاستی و ساڵانە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هەم دەستگاکانی تەندروستی ئاژانسەکانی تەندروستی لە جیهانە جۆرەها کۆڕ و سیمینار و خولی جۆرا و جۆری کراوەتەوانێ هەر ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی ژنان دەیان و سەدان کۆڕمان لە گوندەکان و لە شوێنە گشتیەکان و شوێنە شعبیەکانە ئەنجامداوە و وشیاریمان ناوە بە خەڵک کە زیانەکانی خەتەنەکردن بۆ ژن چەند خراپە. خۆشبەختانە ئێستا ئەم دیاریدەیە ئەتوانم بڵێم بەڕێژەیە کەمی کردووە بەڵام هێشتا لە ساڵ 48 خەڵک خەتەنەکردنەکە بەپێی ئامارەکانی یونیسێف هێشتا بەدزیەوە لە لاکۆڵان و لە گوندەکان و لەو کۆمەلگایانە کە زیاتر بڵێن دواکەوتون یان زیاتر ئاینین بە ڕوانگەی ئاینی بیرەکەنەوانێ ئەم دیاریدەیە بوونی هەیە و ماوەتەوانە و بەردەوام و ئەکرێت لێرە و لەوێ بۆیە ئەبێ چ ڕێکخراوەکانی ژنان چ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چ تەندروستی چی ئاژانسە نێودەوڵەتی پەیوەندیدارەکان چی یونیسێف چالاکیەکانیان چڕ بکەنەوانێ بۆ بنبڕکردنی ئەم تاوانە کە بەرامبەر بە ژنانە کرێ بۆ بنبڕکردنی ئەم توندوتیژیە جەستەی و دەرونیە کە دەرحەق بە کچانە کرێ لە تەمەنێکی زۆر مناڵە دەرحەق بە مناڵانە کرێ پێویستە زیاتر بودجەی بۆ تەرخان کرێ زیاتر چڕی بکەنەوە زیاتر تەرکیزی بخەنە سەر و کۆڕ و کۆبوونەوە سیمینار بە تایبەتی لە گوندەکانە لە شوێنە دواکەوتەکانە بەڵام بە پێچەوانەوانێ تەماشاکەن لە هەندێک وڵاتی وەکو میسر و وەکو ئەسیوبیا وەکو غێنا و ئەوانە تەماشاکەین ئیجازەیان ناونە بەوانی کە خەتەنە ئەکەن کە ئەمە زۆر هەڵەیە بە تایبەتی بۆ ژنان بۆ پیاوان قەیناکە بۆ ژنان کە بۆیان ڕوون بکرێتەوە کە ئەمە چ کارە ساتێکەنێتەوە چی دروستەکە لە ژنانە زۆر جار حاڵەتی دەرونیەکان گەشتۆتە ڕادەی شێتبوونی ژنان تر نەبوونی ڕەوشەنبیری تەندروستی نەبوونی ڕەوشەنبیری نەگەیشتنی ڕەوشەنبیری بە شوێنە دواکەوتەکان و بە شوێنە دوورە دەستەکان بەڕاستی ئەوەی کە من دیقەتم ماوە سەرنجم ماوە لە کاتی چالاکیەکانیان لە هەج بوارێکا بێ چالاکیەکە کە ئەیکەین ئێمە تەرکیزمان لەسەر ناوشارە و لەسەر نخبەیە باشە نخبە پێویستی بە من نییە بۆ خۆی ڕەوشەنبیرە و بۆ خۆی وەکو من کۆڕ و سیمینارەکە ئەم ڕەوشەنبیریە بگاتە گوندە دوورە دەستەکان گوندمان هەیە تا ئێستا ڕێگای هاتوچێ بۆ ناچێت گوندمان هەیە تاکوی ئێستاکانە دوورە دەستات گوندمان هەیە تا ئێستا سودمەند نییە لە تەلەڤیزۆن یان مێردەکەی نایەڵێ هەرسەری تەلەڤیزۆن بکە بەرنامەکان نابینێ ئەو حاڵەتە ڕەوشەنبیری ئێمە نابینێ بۆیە دایکەکە پەنا ئەبات بۆ ئەوەی کەوە ئەم ژنانە ڕەوشەنبیر بکات و پێیان بڵێ کە ئەمە دیاریدەیەکی خەتەرە پێم وایە ئەگەر ڕەوشەنبیری ئەوەیان پێ بگە کە ئەمە دیاریدەیەکی خەتەرە کۆنا ڕاست نییە هیچ زیان بە کچەکە دەگەێنێ وای لێ ئەەکە پێم وایە کە لێ دوور بکەونەوان و کاریگەری هەبێ ئەمە بەلایەکی تر و ناحی یاسایی لە ڕووی یاساییەوە بێ دیاریدەی خەتەنەکردن نەک هەر قەدەغە بکرێت سزاسی بۆ دابنێرێ چی ئەوانەی پێی هەڵەسن چی ئەوانەی کە تەشجیعیەکە هەموو ئەو ڕێکخراوانەی کە گرنگی ئەیان بەم بابەتە کۆڕ و کۆبوونەوە سیمینارەکانیان بەرنە گوندەکان بیان بەنە گەڕگە شعبیەکان لەگەڵ زانایانی ئاینی ڕێک بکەون پیان بڵێن کە ئەمە ڕوونکەنەوە بۆ دایکان و باوکەن کە ئەمە هەڵەیە ئەیکەن و دەستگای تەندروستی زیاتر کاریگەری ڕەوشەنبیری هەبێ و بڵاوی کاتەوە دکتۆرەکان کۆڕ و سیمینار لەم بارەیەوە لەبارەی زیانەکانەوە ببەستن سزاکانی ئەم قەدەغەکردنی ئەم دیاریدەیە ڕوون بکاتەوە بە خەڵک و ئەگەر مەلایەک لە ڕووی ئاینیێوانێ ڕوونی بکاتەوە کە ئەمە هیچ سوودێکی نێ لە جیاتی و پەردەوەدەیەکی جوانی مناڵەکان بکەن واگە دکتۆرێک دابنیشە لە ڕووی تەندروستیەوانێ شیکاری بکە بۆ ئەمە کە چ زیانێکی هەیە پێم وایە کاریگەری زیاترە بێ لەوەی کە خەڵقێکی سادە بڕوا قسە لەسەر ئەم مەسەلەیە بکات و کاریگەری هەبێ بۆیە تکام وایە ئەم کۆڕ و کۆبوونەوە سیمینارانەی کە بۆ خەتەنەکردنە بەستێ ببرێتە شوونە دوورە دەستەکان ببرێتە گوندەکان ببرێتە لادیەکان ببرێتە شوێنە گشتەکان لە ناو نوخبە و لە ناو ئوتێلی 5 ئەستێرەی نەیکەن وەلا قوتابخانەکانیشە گرنگی پێبەن و بیکەن بە مەنهەج و بیخوێنن بۆ ئەوەی لایەنێکم ئەو مناڵە بتوانێ بەرگری لە
خۆی بکات و نێڵێ خەتەنە بکرێ و لە کۆبنەوەی دایکان و باوکانە باس کرێ لە کۆبنەوەی دایکان و باوکانە تکات بکرێت کە ئەم مناڵانە نابێ خەتەنە بکرێن و بۆیان ڕوو بکرێتەوە زیانەکانی چییە. پێم وایە ئەگەر ئەمانە بکرێت و لە مەنهەجی دیراسی شاباس بکرێت کاریگەری هەبێ لە سەرکەمکردنەوە و پێم وتی تا ئێستا ڕێژەیەکەیە بە دزێەوە ئەنجامە درێنێک بە ئاشکرا لە کۆڵانەکان و لە شوێنە گشتەکاندا. بێ ئێمە یەکەم یاسا دەرکرێ ئەگەر نەشبێ یاسا دەرکرێ ئەگەر هەشە بەهێزتر کرێ ئەو یاسایە و گەشتاندنی پێ بکرێ و بڵاو بکرێتەوانێ هەڵمەتی وشیاری لە گوندەکان و لە قوتابخانەکان و لە شوێنە دوورە دەستەکان و گەڕە شەعبیەکانە زیاتر لەو شوێنانە ئەکرێ ئەو لایەنانەی کە ئەلەنگاری دروستەکەن بۆ ئەم دیاریدێ و پاساوی نابەجێ بۆ هێنەوە دانیشتیان لەگەڵا بکرێ پێیان بڵێت و بۆیان ڕوون بکرێتەوانێ بگەنە سیغەیەکی هاوبەش بگەنە خاڵی هاوبەش بۆ ئەوەی کە هەوڵ بن بە هەموو لایەکەم دیاریدەیە نەبێنێ و بڕبکرێ و زیانە تەندروستی و زیانە دەرونیەکانی بۆ خەڵک ڕوون بکرێتەوە و بە پیاوانیش بگوترێ کە ئەمە پەیوەندی بە ژنانەوە هەیە بەڵام دەرەنجامیەوە زیانەکەن بۆیان ڕوون بکرێتەوە ئەبێ هەڵمەتەکە تونتر بکرێ ئەبێ هوشیارەکە زیاتر بکرێ ئەبێ یاساکان ئەگەر هەیە بەهێزتر بکرێ ئەگەر نیشە پرۆژه یاسا لەلایەن ئەندامانی پەرلەمانەوەیان لەلایەن ڕێکخراوەکانەوە بدرێ بە حکوومەت و بە پەرلەمان و بۆ ئەوەی هەرچی زوو بکرێ بە یاسا و ئەم دیاریدەیە نەمێنێ چونکە زیان بە کۆمەلگاکەینێ نەزۆکی بڵاو کاتەوانێ ناحەی دەرونی بڵێن ژنەکانمانە چنە حاڵەتی پەشێوی و خراپیێوانێکە ئەمانە هەموویە بن بەبار بەسەر کۆمەلگاوە بەسەر حکوومەت خۆیەوانێ حکوومەت دەبێ لە چۆ حکوومەت میلەتێکی هەبێ ساغ و سەلامەت بێ میلەتێکی هەبێ تەندروست باش بێ تاکەکانی لە چۆ میلەتێکی هەبێ کە نەخۆشی دەرونی هەبێت و کە نەخۆشی دەستایی هەبێت و کە نەزۆکی توش بێت و کە تووشی کۆمەڵی حاڵەت بێ کە ئەمانە بن بە ئایندا بن بە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی تەندروستی بۆ کۆمەلگا بۆ حکوومەتیش بۆیە ئەبێ حکوومەتیش پشتگیری هەموو ئەو پرۆژە یاسایە و هەموو ئەو ڕێکخراوانە بکە لەم بوارەیە ئیشەکەن و ئەبێ وەزارەتی تەندروستی هەڵمەتی زۆر چڕۆ بکە ئەو کەسانی کە ئەنجامی ئێن پێویستە سزایان بۆ دەرچێ و گرتن بێ غەڕامە بێ ئەبێ سزایان بۆ دەرچێ نابێ وا بمێنێتەوانێ بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروست پێشکەش شتەکەم هەرەوەیە داوە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەکەم داوە لە ئەندامانی پەرلەمانەکەم داوە لە حکوومەتەکەم داوە لە وەزارەتی تەندروستیەکەم دیاریدەی خەتەنەکردن خەڵەیە خەتەرە ئەبێ بنبڕکرێ داوا لە یەکێتی زانایانی ئاینی ئەەکەم داوا لە هەموو ئەو ڕێکخراوانەکەم کە پاساوی نەگونجاوە هێننەوانێ بۆ ئەم دیاریدەیە تکایان لێ ئەەکەم بێنە سەر هێڵی ڕاست بە هەمومان بە کۆدەنگی بە خاڵی هاوبەش دیاریدەی خەتەنەکردن بنبڕکرد لەناو کۆمەلگایە و کۆڕ و کۆبنەوە سیمینارەکانمان بگەێنینە شوێنە دوورە دەستەکان بیگەێنینە گوندەکان بینگەێنە ئەو شوێنانی کە تا ئێستا سەرقاڵی ئەم جۆرە دیاریدەیەن و حکوومەت ئەبێ یاسایەکی بۆ دەرکە و ئەبێ سزای بۆدا بنێ بۆی کۆمەلگاکەمان وردە بەرەو کۆمەلگایەکی تەندروست و لە ساغ و چالاک دەر